ژمارەمان 1369 دەرچووە بە پێی نووسراوی ژمارە 94 سیانزە لە بەرواری 23 حوتی 2010 وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە چوارچێوی پێداویستی وەزارەتەکەی داوای بە هەمیشەی دامەزراندمانی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە. بەڵام سەرەڕای ئەوەی کە لە کۆبوونەوەی 2019 ئەنجومەنی وەزیران بە شێوەیەشی زارەکی بڕیار لە دامەزراندنمان درا، بەڵام تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە، فەرمانی دامەزرانی پێدەرنەچووە. لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو پەیڕەوی لە نەریتی دامەزرانی سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانە کرد لە کاتی خۆیان و باشترین کارێک بوو بۆ زیندوهێشتنەوەی ڕوحی چێبڕچێی زانستی لە نێوان خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان و ڕێزگرتن بوو لە ماندوو و برەودان بە تواناکانیان. بەڵام بە هۆکاری قەیرانی دارایی ماوەی 3 ساڵە لە چاوەڕوانی دامەزراندنی و تا ئێستا بڕیاری فەرمی لەو بارەیەوە نەدراوە. بێگومان ئێمەی دەرچوان لە ڕوانگەی هەستکردمان بە بارودۆخی سەختی دارایی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو نەرمیمان نوان لە ئازداوە و داخوازیەکانمان و ڕادەی فشارەکانمان بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئێستا هەموو ئەو هۆکارانە کۆتایان پێهاتووە کە ڕێگر بوون لە بەردەم دامەزراندنی ئێمەی دەرچوان بە زۆرێک دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەراورد بە 5 ساڵی ڕابردوو لە ئاستێکی باشدایە و تا ڕادەیەک قۆناغی سەختی دارایی تێپەڕیوە.